بە هۆی نەبوونی خزمەتگوزارێ سەرەتایەکان لە بەشە ناوخۆیەکانیاندا و زۆری ژمارەی خوێندکار لە ژوورەکانی بەشە ناوخۆیەکاندا بەشێکی زۆر لە خوێندکارانی بەشە ناوخۆیەکانی زانکۆی چەرم و لە قەزای چەمچەماڵ بە هەردوو ڕەگەزەوە خۆپشاندانێکیان ئەنجامدا و بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کرد. ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی چەرمەوە کە ئەمڕۆکە گرت بووینەتەوە بەهۆی ئەوەی کە بەشە ناوخۆیەکانمان خراپی زۆری هەیە کە ئێمە لە غورفەیەکین هەر غورفەی 8 نەفەری تێدایە، یعنی ئێمە تەنها لە ئێمە غورفەی هۆڵی زانستەکانی پێڵەن 6 غورفەی نەتەنها خەسالەمانەیە کە هەر 6 غورفەی 8 نەفەری تایە، یعنی تۆ وەرە ئەوە نەحساب کە 6 غورفە بێ یەکی 8 نەفەری تیا بێ و بە هەر هەمووانەوە تەنها وەکو 2 WC و یەک خەسالەمانەیە کە فریا یەکشت ناکەوین کە زۆر ناڕازین و گلەیمان لە حاڵی ئێستامان هەیە کە نەوەکو ئێمە گلەیمان لە شوێنی شتەکان بێت تەنانەت شوێنیمانەوەمانی ئێمە نەشوێن سایکردنمان هەیە نەشوێنی ئەومان هەیە کە بمێنەوە ئەوە بۆ ماوەی 2 مانگە ئێمە لە بەش ناوخۆیەکتان ئەمێنەوە بەڵام سەرتاوتیان کە بۆ مای هەفتەیەک ڕاوەستن ئێمە ڕەوەستان کتمان کە شتەکانمان بۆ چارەسەر ئەکەن بەڵام هیچ شتێکان بۆ چارەسەر نەکردین کە ئەوش وای کردووە کە زۆر لە خوێندن دوا بکەین. لە یاداشتێکی ناڕەزایەتیشدا خوێندکارانی زانکۆی ناوبرا و ئاماژە بەوە دەکەن گەربێت و لە ئایندەیەکی نزیکدا وەڵام نەدرێنەوە ئەوە خۆپشاندانی بەرفراوان ئەنجام دەدەن و بەردەوام دەبن لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن. ئەگەر هاتوو تاوەکو کۆتایی دەوامی ئەم ڕۆمان وەڵامێکی ئەرێنیمان نەدرێتەوە ئەوە ناڕزایەتەکەمان فراوانتر دەکەین و دەیبینە دەرەوەی زانکۆ. ئێمە ئەوە دەزانین کە زانکۆکەمان بەردەوام لە خەمی چارەسەرکردنی کێشەکانماندایە بۆیە داواکارین لەم کێشێشدا هاوکارمان بێت و دەنگیان بخەنە پاڵدەنگمان. بەڵێ ئەوانش یارمەتی دەر و هاوکارمانن بەڵام کە ئەوان یارمەتی دەرمان و هاوکارمان بەڵام کە کەسێک گویان بۆ نەگرێ ئەوانش دەسەڵاتیان تیانابێ. لە سنووری بەشە ناوخۆیەکانی زانکۆی چەرم و 550 خوێندکاربوونیان هەیە لەو ڕێژەیش 335 خوێندکاریان لە ڕەگەزی میە و 215 خوێندکاریان لە ڕەگەزی نێرن کە بەراورد بە بەشە ناوخۆیەکانی سنوورەکە ڕێژەکە ڕێژەیەکی زۆرە. بەرپرسی بەشە ناوخۆیەکانی زانکۆی چەرموش دەڵێت لەگەڵ سەروی خۆیاندا لە هەوڵدان بۆ چارەسەرکردنی گرفتەکانی خوێندکارەکانی بەشە ناوخۆیەکانی سنوورەکە و هەوڵ دەدەن لە ئایندەیەکی نزیکدا کێشەکانیان بۆ چارەسەر بکەن. وەسپاسەوە سەرۆکی زانکۆی چەرم و دکتۆر سەلاح هەماهەنگی هەبوو لەگەڵ سەرۆکی پۆلیتەکنیکی سلێمانی بەڕێز دکتۆر ئالان بۆ چارەسەرکردنی کێشەکە و پێدانی 2 تابق لە بەشی ناوخۆی پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ بەڵام تا ئێستا پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ وەکو پێویستێ هەماهەنگی نەکردووەتە پێشەوە. ساڵانە و لەگەڵکردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندندا چەندین کێشە و گرفت ڕوبەڕووی کەرتی خوێندن دەبێتەوە لەسەر جەماستە جیاوازەکاندا باهۆی نەبوونی پلانێکی تۆکمەوە تا ئێستش نەتوانراوە لەلایەن هەرێک لە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵاوە کێشە و گرفتەکانی خوێندکاران چارەسەر بکرێن کە ساڵانە دووبارە دەبنەوە هەر ئەمەش ناڕەزایەتی خوێندکارانی بە دوای خۆیدا هێناوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ